دم باش تماشاوان نجا گلو داوی بوی رو پیشاتن لکوبانی برفکی وچن آلین رو شاوه کردستان اوی لدوی که بو چندین روزانه جوینان انجام داده تایبتی شانده خسریه دموکراتیک و ده همان دم ده جواتان اجتماعی کرد یا سوری انجامن و جوینه برفکی و گشتن لهف دکن لهف ناکن و اگر لهف کرن سرچه اساس و دیچند باندوری قوی یا باشه بیت لسر روشان های رو شاوه کردستانه و شاندنا چکان ده همان دم ده کلوپلین نوجداری پزشکی و ید مروی جبو کانتونا کوبانه کود پیتری مهکه کانتونا کوبانه لجیر پستو لجیر فشار و دورپیچه که تند یا جگدارن داعش همان دم دا یا ترکیه جدایه اف دوی چارچوی دا اف هلویسته هریما کردستان هیا چند باندوری هیا تایبتی کو امریکا به ریا بالا فرنخوا اف آلیکاری گهاندی گلو برخودانا کوبانه هیا چند باندوری لسراسی جهانی دروست کریه هیا چند پیتر بتایبتی جی کنها و کو تدیتن بالا فرن شرین هزین هوالبندان بتایبتی امریکا بردوام در دورن کوبانه آنکو ناوندو و شارگین چک دارن داش تو باراند که هر وسا خا پیشاندان کردان کو ده ناوندین گرینگین اروپا خو نشاندان جالیا کردی رواندا کردی لدر و هات بو انجامدان آنکو خا پیشاندان کردان لهر چار آلین کردستان لی سرور روشه و گلک پرسیدن جی دچارچوی و رومالاتای بد آراسی هر دو میوانن خو صالح سالار چاودری سیاسی حاجی عفرینی هماندم چاودری سیاسی دکین خیراتن زور سپاس کاک حاجی امشته دست بکین گلو اف دیتنین بردام ین لباجار دوی که تن انجامدان و کو چاودری که سیاسی و کو عفرینیک و کو یکش کسی نروشاوی کردستان زانیاری برفکی و گشتن و انجام چی لات نگلو بله يعني حتى روجا إيرو أو مفاوضات وهفديتن بردوامن روجا حفتية هردو آلي بتيرو تسلي وقت بيجين قفتو قودكن نقاش تكن قالك خال هنا قالك مجار هنا سبرات خالو مجاري يقول سر نقاش تكرن هناك خال قشتنا انجام یا دا گشتن ریکفتنی او خال جوهرینه گرینگنه يعني اساس اوايا يك ليفاغارينا كي سياسي چوابت آواکرین کی تیدا بجدار به هر دو عالی چند تیدا بجدار به عالین دروا يعني يقود ناف انجمانا اجتماعي كردي سوريجي خناغري يا دا ناف خسريه ديمقراطيك او ني چوا بجدار بن او همان لهف كرنك بچي بويه وكو تيرا جهاندن سدي تشيل بو انجمانا اجتماعي كردي سوري وسدي تشيل بو شاندا تفدمي يا دا بو تفدمي تفجر جواكا ديمقراطيك وسدي بيست او الين دروي هردو محوره او بارتين جو دناف هردو محوره جي خانه قرتنه تي قوتن جو وي ليفاغاريني كي سياسي مرجعيه كي سياسي جسيو طبعا من ازموني هريما كردستانيه باشوري كردستاني 50-50 دا باش كرنا دا صلاتي يعني تقريبا مروفت كاني وهاب ناف بكي چونكي براستي ازموني گوروج آوای كردستان نها تيدا تيد درباست بي بيوستي خب لهفكرني كي هبي لهفكرني كي نافري عاليين سياسي جو بكاربن لهمبر في ازموني بيك هلويست بيك خطاب لروش آوای كردستاني هي زخوا هي خد باريز سيكانتونين خوا نگلو ديدناتا دنا هذا مجبورن يعني فشار هنا دهمو يالي كده يك افا يا دوامين خسريه ديمقراطيك جي رجا يكم روجدا حز ذكر همو عاليين سياسي بجدار بن لفا ريفابريه هنك سدم هبون جو انجمانا الاجتماعي كردي سوري بجدار نبو جبو فيجي جنهادا دمي نهادا او خال الناكوكي جو هنا لسروان نقاش تيكرن وممكن هناك فورميل تازه جبوي خسريه ديمقراطيك جيب به تعديل به هموار به وانجمان الاجتماعي كردي سوريجي ده همان وقت ده دناف خسريه ديمقراطيك جي خدا بگري اردو نقطه تقريبا افانا صافي بونه ولی که صلاح و کو که حجی علی کلوه اتفاقی کردو 50-50 و کو ازمونی باشوری کردستان که به 50-50 ده سالتی هم هریم برای ابرا تا ام خیلش بگم تا هل بجار نکنی دوایی که اپوزیسیونی که به حساب پیشوا اکرم ازمون لروشای کردستان اشتاقی بکرید تا پی تا سرکیو تو به والله جامع قولك من هيا من جرب المجرب حالت به الندامه يعني تو تاقي كرنوي كي سنك او تو تعقيب كي توا دنجامكي ئەگەر شکستیش نەبێت دەرەنجامێکی باش نادا بەدەستەوە بە بۆچۆنی من
شتێکی باش نییە بەڵام بەردۆخی ئەوانش بەردۆخی تایبەت ینی لەگەڵ ڕەشی ئێسای هەرێمی کوردستان جیاواز ئێمە ناتوانین عنی 100% بڵین ئەو ئەزمونەی ئەوان لەوانێ ئەزمونێکی فاشیل بێ سەرکەوتونە بێت چونکە ئەوان لە حاڵەتێکی جەنگان ینی لە چەند بەرەیەک ئەوان لە جەنگا بوون و بەرێن وسرە لەولاوە داعش پیدا بووە لەولاوە کێشەی نەتەوەی و کێشەی خاکیانیان لەگەڵ حکوومەتی سووریایە وەروە ئەم هێزش کە چۆنەڵی باگراوەندێکی پەکەکەیان هەیە ئەمانش کێشێکیان هەیە لەگەڵ حکوومەتی تورکیا لەوانەیە ئەگەر کێشیان نەبێت توانی بێتیان بەسەرکەوتوانە ڕێک بکەون احتیمالێ دەرەنجامێکی باشی بدا بەدەستەوە بەڵام بەگشتی ئێمە مەترسیمان هەیە ینی ئەزمونێکی تەڵمان ئەنی پێتوایە بەشداربوونی لایەنەکانی تری ڕۆژاوی کوردستان لە حکوومەتە خۆجیەکەی ڕۆژاوی کوردستان لە سیستەمی بەڕێوەبردن هەڵویستی تورکیا بگۆڕێ احتیمال هەیە چونکە هەموو شتێک لە سیاسەتا هیچ شتێکی جێگیرمان نیە هەموو شتێک گۆڕانکاری بەسەرادێت ئەوە ئەبەسترێتە سەر بەرژەوەندەکانی تورکیا ئەبەسترێتە سەر بەرژەوەندەکانی ئەوانیش بەڵام تا ئەو حاڵەتەی تورکیا مەترسی پەکەکەی لەسەر بێ من تەسەور ناکەم تورکیا تێڕوانی خۆی مەگەر فشاری ئەوروپای لەسەر بێت چونکە ئێستا ینی بۆ نمونە چەند ڕۆژێک بەر لە ئێستا سەرۆکۆماری تورکیا وتارێکی کەی هەبوو دەبارەی پێدەبوون ئەوی بە تیرۆری سەزانی بەڵام ئێستا بەڵام تورکیا پێشتریش پێشەوەی ئاکەپە بێتە سەر حکم و بێشەوەی بەرژەوەندیە مادیەکان لەگەل هەرێمی کوردستان گەشە پێ بدرێتەوە مەسەلەی نەفت و کۆمپانیا و زۆر شتی تر بە تایبەتی لە ئاراسی ئابووریە حتا بەسەروی حزبەکانی باشووری کوردستان تورکیا پێیانەوەی ڕئیس عەشیرەت ئەستان احترافیان پێ ناکێ بەردەوام لەشکێکیشیە بوو پێتوایە ینی تورکیا ئەم عیلاقەتە ڕەبط کە بە مەسەلەیەکی ئایدۆلۆژیەوە ئەو قسەیە جوانە من باسی بەرژەوەندیم کرد تورکیاش لەگەڵ هەرێمی کوردستان ئەو کاتەی بەرژەوەندیەکان هاتە پێشەوەتاتی بەرژەوەندی نەوت ئەو تێڕوانینانێ نەماروها تێڕوانینەکانیش زیاتر پێش ئەکەپە بوو ینی ئەر بە هاتنی ئەکەپە تێڕوانینێکی نەرمیان هەبوو بەرامبەر بە هەرێمی کوردستان چونکە ئەوان بەو شێوازە نەشاد پەرستانە نین کە حیزبەکانی پێشتر هەیان بوو ناڵێ 100% ئەمانیش بۆ کورد تەواوان بەڵام تێڕوانینی ئەمان دیدی ئەمان باشترە بۆی احتیمال هەیە ینی بەرژەوەندێکی تورکیا بێتە پێشەوە لەگەڵ ئەوانیش گۆڕلانکاری بە هەڵوێستی خۆیان بەسەر هەڵوێستی خۆیان بێنە بەڵام من پێم وایە ئەمان هەموو خاڵێکن وە فشاری دەرەکی خاڵەگەنانی پێویستم باسیەوە کەم بۆ نمونە سەر کۆماری تورکیا ئەم هێزەی بە تیرۆریست لە قەڵەمدا وتی ئەمانە هەروەکو پەکەکە من بە تیرۆریستان دەبینە بەڵام ئێستا لە دوێنەوە دەرفەتەدات کە لە هەرێمی کوردستانەوە هێزی چەکداریان هێزی پێشمەکە بچێتەوە کاتەمە فشارێکی نێودوڵەتی لەوانەیە ئەم گۆڕانکاری بەسەر بەڵێ کەکی حەجی جارانجێکی پێشمەرگەن باشووری کوردستانی حکوومەتە بەعسیا یا سەدام حوسێن دەگوتێ مخەڕەب لە ئەوەی دیژێکی لە ئیرانێژێکی ئەو هێزین چەکداریان ڕۆژهەڵاتە کوردستانی ئیران حکوومەتە ئیرانی دەبێژە بە دژی خۆدێنە لێ باش ئەویدی باکووری کوردستانی و ڕۆژئاواژی کە کاکی ساڵات دەبێژە تورکیا دیدەکادی هەیە دیتناتە دنەهادا کوپەیەدە ڕسمی دیگە لە ئەمریکا درۆنێ ڕسمی ئالیکاریین سەربازی دیگە هەند ڕسمی پشتەوانی عسکەریە تونند یا پێدێ و یەپەگی و یەپەژی تێتەکردن گەل و ئەفاراسە نات نەگوهارتن یعنی هەلوێستی تورکیا شخۆ هەگەر مرۆڤ نیقاش بکەی هەلوێستێکی دیارە تورکیا ji tarîx û hetana her dijiyetiye hemû ezmûnî Kurdikî li hemû beşî Kurdistanê ticarî jî wê firset nedê got Kurd bibe xewin ezmûn ya xwedî desalat ya yani wê her şerî Kurda bikê ji bo vê jî bidîtina min hikûmeta AKP ya Partiya Geş û AKP hikûmetekî en siyasetekî xerab îgûl bereberî Kurdan haddê meşandin ew hikûmetayî ji hemû hikûmetin Tirkiye îgû bi salan bi pê heftên bi navî İslam bi navî biratiya gelan bi navî got Kurd Müslümane zaten bi wa derfetê îro şerî hemû Kurda dike û bi xwe rêxistin dike nav Kurda ji bo vê yekê îro em temaşeyê vê siyasetê bikin bi taybetî got Erdogan serkêşî jî ra dike wextî got dibêjî peyedê rêxistinekî terorîst e eva eqliyetî dewleta Tirk û AKP bereberî Kurda pir aşkere dike wazeh dike eva jî tê îsbatkirin got bi rastî
تورکیا و ئەردوغان خودی داعش وەکو ڕێخستنێکی تەرۆریست بوو ئیر و هەموو دنیا سەرقالی شەرکردنی vê ڕێخستنی تەرۆریستە ئەردوغان و تورکیە و حکوومەت و تورکیە خودی vê ڕێخستنی دەردکەبێ یعنی داعش تەمسیلە بەرجەواندی ڕاستەقینە سیاسەتی تورکیا دەکەی لە ڕۆژهەڵاتە ناوین ji bo vê di demekî da wek we jî îşaret pîda hêzin hevpeymanî çek bû YPG dişînin welatên Yekgirtûyê Amerîka wekû resmî اعتراف به پارتیا یەکێتی دیموکرات پەیادێ دەکێ ئادوێ دەمێدا ئەردوغان بێ پەیادێ تەرۆریستە جاکێش ئەریەکی دیوە کە توت بێژی مادەم داعش تەمسیلە بەرژەوەندیên تورکیا دکە گەل و تورکیا وەکو کای ساڵا دەبێژە تورکیا دگەل حساسیت دگەل ڕۆژاوایە ji ber ku ئایدۆلۆژی فکرە و جەلان وێرە تێتە پرێبەبرن ئەی باشووری کوردستانی بوو هەما دهۆ جەپەیەکی حت شنگالی حتا مەخمور و حتا جلەولا بیەک وەخت بیەک تەوقیت داعش هجومên tund kirine ser pêşmer gelê vêrê bû بله یعنی من ئەوەی شەرەت پێدا یعنی تورک توجاری وی قبول نەکەی کورد ببێ خاون ئەزمموونێکی مەزن وی شەری کووردا بکەی ڕاستوخۆت بێ یادا نەڕاستوخۆ ما تورک بوو ئەوێ گو 2023 قبول نەکرد لە ئەنجلک لێدانا سەدام چێ ببێ لە هەمبەر هێزی ئەو پەیمانی هەلوێست نیشاندا ئەمە حقیقەتە یعنی دژی ئەو ئەزمموونی کورد بوو هەر پێش چەند مها گۆ هێزی هەوپەیمانی خواست دیسا قاعدا ئەنجلێک بکاربینی لە هەمبەر ڕێخستنا داعش لە هەندێری عێراقیدا جارێکی دن تورک ئاستەنگی دەرخست ئاردوغان ئاستەنگی دەرخست هەروە لە هەمبەر ڕۆژی ئاواژی ئەف تەور نیشاندا ji bo vê dibe em vê siyasetê baş nas bikin got siyaseta Tirkiye û bi taybetî aniha yê got Erdogan serkêşî jî ra dike bi navê AK Partî yanî Partiya AKP got ewa bi rastî her dijayetiya Kurd û ticarî wê qebûl neke Kurd di astê dunyada bibe xwedî statûyekî nû û taze. ولكاك صلاح بيجمان تفجيري رزقاري خوازي فلسطيني جاران بياسر عرفات وكمال مصالحي تونيا لسردانا ابو كمالك او حركه ازادي خوازاني لسراسي جيهان زور جار لبناو برجوندي تايبتي ولاتان ام حركانا اخرتها شارشويه كي محدوده بلام لساده بتايبتي لروشاي كردستان زور بتندير شر داعش شكل للان شرواناني يبجي ويبجي که ئەمانە بێگومان هەمووی لەژێر چەتر و لەژێر بیرروباوەری عەبدوڵڵا ئۆجەلان پەروەردە کراون و هەموو دنیا سەرسام کردەوە پێتوانی ئەمێ بتە دیفاکتۆ ئەمرواقعی تر سەرنجی دنیاش لەسەر ئەمانە گۆڕێ بێگومان هەر ئێستا سەرنجی دنیا گۆڕاوە ینی تێڕوانی ئەمریکا ئێستا پێچوانەی تێڕوانی نەگە ئەردۆغان بوو ئەمریکا چۆن ئەڵێیت شەروانانی ڕۆژئاوا بە تیرۆریست نازانێت چونکە ئەوانە بەشێکن نانی بەرگری لە وڵاتی خۆیانەکەن ئێمە ئەو ئەزانینانی لە ئەمریکای هەر هێزێکی جیهانی کە کاتێک بە چەک بەرگریان لە نیشتمانی خۆیان کردوێ خراوان تا خانەی تیرۆتانان وەکو لێرە یەکێتی و پارتیش تا ئێستش لە خانەی تیرۆ لە حسابن بۆ کرێ لەوانێ بۆ دیدە حساب بۆ پەکەکە و بۆ یەپەگە بۆ هەموو هێزە چەکدارەکانی کوردکەن هەموو پارچەکانی کوردستانە بەڵام ئێستا لەوەڕی داعش هەموو نزانانی هێزێکی تیرۆریستیەوە هێزەکە هەموو جیهان دشی وەستاوەتەوە تەنانە وڵاتانی دراوسێش ئەگەر بەرژەوەندیشان لەگەڵ داعش هەبێت بە بەیانی ئاشکرایان بە ڕێگانی ئاشکرایان دژی وەساونەوە بۆیە لە ئێستاە لە بەرژەوەندی ئەوانە کەواتە وڵاتانی جیهان بەو هێزە ناڵێن تیرۆریست بەڵکو وا سێریەکەن وا هاوکاریشەکەن کە ئەمانە هێزێکن هێزێکی پۆڵایەنێن لە بەردەمی تیرۆرە کەواتە لە ئێستادا کورد زیاتر لە هەموو هێزەکانی ناوچەکە بێژگە لە هێزا و پەیمانەکان بە تایبەتی ئەمریکا کە هێرشی ئاسمانیە کاتە سەرداش زیاتر لە هەموو هێزێک شەڕی داعشەکە و داعش هەموو تەرکیزیشی خستە سەر کوردستان بە تایبەتی لە باشوور و لە ڕۆژاوی کوردستان کە هەموو هێزەکەی خۆی لێرە تاقی کردوتەوە جەپەیەکی 100 کیلومتری کردوتەوە ئەمە بوو خۆی ئەو هێزەی داعش ینی زۆر جێگەی گومانە داعش ئەڵەی داعشەهارەیە ڕۆژێک لە جەلەلایە ڕۆژێک لە مووسڵا ڕۆژێک لە زومارە ڕۆژێک لە شنگالە دواتر سنووری نێودەوڵەتیە بەزێنە ینی لە وڵاتی کۆچێتە وڵاتیکە ئەمە زۆر بوونی ئەم هێزە ینی لای چاودێرانی سیاسی بۆ خۆی جێگەی گومانە چۆن ئەم هێزە دەرفەتی درێ ئەم هەموو هاوکاریە لە کۆ دەسەکەوێ ئەمە خاڵێکیکەیە ئەی بۆ تەرکیزی زیاتر لەسەر کوردە زیاتر شەڕی کوردەکە لەبەرەوەی هێزی کورد زیاتر بەرەنگاریان وەساونەتەوە ئەوان بێگومان هێزێکی سنی مەزهبن هەنی کە هێزێکی ئیسلامی ینی یەکەمجا لەگەڵ شیعەکانم کێشیان هەبوو بەڵام بە بۆچۆنی من دەستی وڵاتیانی لەوانەیە هێزی وڵاتی بوو ئێران بە سیاسەتێکی بەهێزانە توانی ئەو شاری بەغداد و شیعەکانی عێراق ڕزگار بکە لەو مەترسیە لە سێران بوو کێشەکە هاتووە بەردەگای کوردی کردووە و کوردیش نەیشاردوەوە لە کۆن ینی داوای مافی خۆی کردووە کورد کۆمەڵە ناوچەی
کێشە لەسەری هەیە کە ئەو هێزای داعش بریتین لە هێزە سونیەکان و وەکوانە بەعسیەکان و هێزانەی سەردەمی زوو کە ئەوانش کێشیان لەسەر هەمان خاک و هەمان شوێن هەیە بۆیە بەڵام ئەمانە هیچ وەکو ئەمە بەس لە کوردستانی یەکێک لە بەرپرسەکانی ئیمارات ئەڵێ حتا سەرۆکی حکوومەتی ئیماراتە ئەڵێ باسیەوە کە ئەڵێ بە دەیان وڵات لە دەیان وڵاتەوە چەکداری تونندڕە و ڕەوانەی سووریا ئەکرێ بۆی لە ناو داعش شەڕ بکە ئەمە بەس تەنیا باسیەکانی عێراق نییە نانا منیش پێم وتی وتم گومانم هەیەیانیم هێزەم هەموو هاوکاریە لەکوێوە بۆ دێت چۆن نتوانێت سنووری وڵاتێک ینی لە جەلۆلاوە وەکو خۆتە لێ نەک سەدان کیلۆمەتر هەزاران کیلۆمەتر لە جەلۆلاوە دێتە نزیکی کەرکوو دەچێتە شنگال دواتر ئەم تاوانش لە شنگال ئەنجامەدا کەچی بۆ ئەچێتە سەر ینی ئەو لێدان و هێرشێکە لە وڵاتانیکەوە بڵێن وڵاتانی ڕۆژاوە بجددینیان کردووە دواتر هێزار سنوورە بەزیانێتێتە وڵاتێکی کە ئەمە شتێکی زۆر جێگە گوماناچێتە سووریا لە سووریاوە دێتەوە ئێرە بەڵێ ئەمە ینی من بۆچونم وایە دەستێک هەیە کە هەوگاریان کات بەڵێ کاکی حەجی حەجمێ ئالیکاریە نێودەوڵەتی ji بۆ کانتۆنا کوبانی گەل و توەکو چاودێرێکی ڕەوشە ڕۆژاوای کوردستانی ئەو ئالیکاریە سەراسێ نێودەوڵەتی ئەو داخوانیان بەرپرسێن بڵندن وڵاتین زلهێز سەر ڕەوشە کوبانێ ئەو دعما ئەعلامە زەبەلاح عالەمی لەسەر ڕەوشە کوبانێ و لەسەر بەگوهاسان بۆ یێرین کوبانێ تو چا نرخێنی باندوریان دێ چابە یعنی ئەv بەرخودانە گول و کوبانی گو بە تایبەتی 6 ڕۆژن ئەم وێ ئەساس بگرن دەستخە هەموو معادلەی ئیگول لەسەر عرضی واقع هەی گۆڕاند یعنی ئەو مقاومە ئەو بەرخودانە هێشت هەموو هێز ناو نەتەوی اعتراف بکەن و بسەلبینن گو ئەv هێزێکی زۆر بە قەهرەمانتی زۆر بە دژواری شەڕی داعش دیکێ بێگومانجی ئەv هێزی ناونەتەوی بە تایبەتی ئەمریکا و بریتانیا و فرانسا gelek لێدوانی وان هەبوو داعش لکوبێ ئەمێ شەڕی داعش بکەن یەکەم یا دوام ئەو هێزی گول هەمبەر داعش شەڕ دکێ ئەمێ هاوکاری ئەو هێزا بکەن ئەو هێز لە کو دەبێ بڵاو ببێت چ لە سووریا دەبێت چ لە عێراق دەبێ ئانها دەرچوو بالتجربة يعني دو هيز أساسي جو إل همبر داعش شركرن وبرخدان هيزي بيشمرقة بو لهريما كردستاني ويكينين باراستنا قل لروج آفاي كردستاني جبو فيجي اف هيز الناف نتوي هفكاري سربازي مادي معنوي إعلامي بو هردو هيزا كرن لأما جبو روج آفاي كردستان توزيكي بدرنگ بو او جي بيجن يعني جي نيجراني خلق روجاوي كردستان بو جي نقبول كرني خلق روجاوي كردستان بو براستي يعني الكوباني او برخدان اقول همبر تروریستن داعش بويه بو نهابو نقطه كي اساسي يعني مروفت كاني وهاب ناف بكي اگر داعش لكوباني بشكي والتوي واتي داعش لهمو ناوچی روجهلاتی ناوین و العراق و سوریا دشکی اگر بسر کفه اواجی گلک احتمالی که دوره تویواتی سرکفتنا داعش نتن الهمبر کردا لهمبر هزی هاو پیمانی چونکه هزی هاو پیمانی نف دولتی و عربی همان وقت دا هر دو بریار گرتنه گو شری داعش دیکن اجبو ویجی ادبیجیم و باندورا خا و دانو صادنین امریکا این راست راست دیگر لبرپس فیاد صالح مسلم اوا انجامی و برخودانه انجامی شر کوبانی يعني شري كوباني وبرخدانا كوباني ريا دبلوماسي الهمبر بيدي فكر ريا دبلوماسي الهمبر كردا فكر هشت جو إيرو كرد محافلي نافنت هويدا ببن هزكي مخاطب هزكي برشاف جو براسي اف هزا كرد لروج آواي كردستاني ولو باشوري كردستاني كارن هزكي وكي داعش بباندور بكن وحتى شكست ببينن جبو فيجي إيرو هم سير دكن ريا دبلوماسي گفتگول غير ولات المزن بدسي كردا كتي دسكفتكي دبلوماسي قالكي جرينج بو كردا بلكاك صلاح لباشوري كردستان بتايبتي دو هزه سركي كي باستوكي كفعلا امان علاقاتك دبلوماسي فراوانيان هي لسراسي نيف دولتي حتى او يرمتياني كدوين چونتا كوباني اكو جوريك لدواني توندي برانبري اكتر حتى اراوا بتايبتي لنوان يكتي و بارتيا و بتعدي سروكاتي هرمي كردستان او رد فعلي كلا برانبر او لدواني مكتبي سياسي كتي درا كاو علي من ببناء علاقات الدبلوماسية كان منها كأمريكا أشي لدور باري كوباني لداعش هذا أو علينا ببناء علاقات منها يا تو هل سنجنا بومشي ئەوە خاڵێکی زۆر مەترسیدار ینی تۆ تەنانەت هاوکاری براکەی خۆت کەی ینی بیکەیتە مزایدەکی سیاسی
یان هێزەکان ململانەیە بە لەسەرێک ئەم چەکە و تەقەمەنی کامیان ئەنجا لە ڕاستیە ئەمە تێبینێ کە ئەو چەکانە گە چەکی حیزب بیان ئەوش خاڵێکی جێگەی سەرنجە بۆ تا ئێستا حیزب چەک و تەقەمەنی مابێنە بتوانێت 24 تەن چەک و تەقەمەنی هەبێ بینێت ئەمە ئەبوو هەموو چێک و تەقەمەنی حکوومەتی هەرێموانێکی هێزێکی داری کراوە بەڵام هەرچەند بە گوێرەی بەیاننامەکانی هەردووشیانکە من بە وردی خوێنووە تۆ پێچێت چەک و تەقەمەنەکان زیاتر هی یەکێتی نیشتیمانی بێدانی لە بەیاننامەکەی کە باسیەکە پێچەند ڕاستکە بەڵام من سەرنجم لەسەوەی نە ئەبوو حیزب ئەم شتانەی هەبووە ئەمە خاڵێک و دوم ئەو ململانی سیاسی هەلو کە پێشیش باسمەگەنانی ئەمە ترسمان لەسەر ئەو دامستانانی نێوان کوردەکانی ڕۆژ ئاوا هەیە وەک جەناب باسیکە 50 بە 50 دووبارە بێتەوە تا ئێمە لێرە تا ئەم لەحزەیەش کە هاوکاری ئەوانەکەین هەمیشە ئەناڵێنیان کێشەمان هەیە بەدەست ئەو خاڵە سلبیە ئەو هاوپەیمانە سلبیە کە کاتی خۆی کراوە ئەنجا نەبوو بەو شێوازانی ململانی سیاسی هەرێمی کوردستان تا چەند ڕوونی هەبووە لەوەی کە ڕۆژاوی کوردستان لەم ڕۆژەیە یارمەتی بدە هەرێمی کوردستان ڕۆڵی گەورەی هەبووە و هەرچەند ڕۆڵیشی هەبووە هێشتا ئەگونجا زیاتریش بکات چونکە ئەمە هاوکاری هێزێکی خۆیەکات ینی ئێمە کورد لە هەر شوێنێک بێ هەبرای ئەمان بەشێکی نەیەگەمە یەک جستین تەنها سنوورێکی جوگرافیلێکی جاکە دوێنێتەوە هەرچی بە گوێری توانای خۆی کە ئێستا ئەمانیش لە قەیرانێکی گەوریان هەموو هاوکارێکی کردوێ شتێکی باشی کردووە و هاوکاری جدیدیشی کردووە ینی هاوکاری دیپلۆماتی کردووە تاوە بینیمان هاوکاری سەربازیشی کردووە و تا ئێستا دەرفەتیشی نەبوو کە هێز بنێرەوە تا تورکیا دەرفەتی داوە ینی ڕێگە کاتەوە کە هێزی پێشمەرگە لە ئێستاوە ئەو خاڵەش دەرەکەوانی ئێستا چۆنەڵێ لەشێت چاودێریە بێ بزانین ئایا هەرێمی کوردستان وەزارەتی پێشمەرگەی فعلی جاران چووکە ئەمە قسەیان بۆ کە ڕێگە نییە ینی دەرفەتێک نییە چەکدار بنێرێن و ئەو دەرفەتەش ئەکرێتەوە ئەمە لەژێر چاودێریایە چونکە حالیان ئێستا کە ئێمە لەم بەرنامەیەوان لە کۆبوونەوەیان وەزارەتی پێشمەرگە و ناوخواانە بووی تاوتوێ ئەو بارودۆخەکەن بەڵێ کاکی حەجی کەرەمبین لە باشووری کوردستان ڕوو لە باشووری کوردستانێکە بێگومان دوو بارێکی تەقەمەنی چێک و تەقەمەنی و هەماندەمدا پێدوین نوژداری ji بۆ کانتۆنا کوبانێ بەرەیا باڵافرێن ئەمریکا هاتیە شاندن گەل و حەجمێ پشتەوانیە باشووری کوردستانێ لە ڕۆژاوا تایبەتی divê rewşeda hûn çad nirxînin Yani cî dulxweşî cî pejrandinê cî kîfxweşiya xelkê Rojavayê Kurdistan bi hêzî xwe siyasî û hêzî xwe çekdarî. Em dibêjin dereng ma texîr bû yani. Kobanê xerîkî biketa, Kobanê robrû matirsikî pir mezin bû. Yani piştî sû 6 roj, sû 7 roj ev hevkarî gîşt Kobanê her cî destxweşiyê kî alî dibe bila bibe êg û nardiye xelkê Rojava wê di tarîxa xwe pêşerojê wê bînê ziman û binivîsînê. Seberat bi hevkarî û nardinê hevkarî gelek rê hebûn yani. Tenê biriya balafirina Amerîkî nedibû ya da tenê biriya Tirkiye jî nabê. Yani min niha bêjim Rojavayê Kurdistanê û Başûrê Kurdistanê yek sinir heye, yek hudûd heye. Biriya Dêrîk û Qamişlo ta Serîkanî dikarî gelek çek û taqamanî biçya û dora jî ew cebhe bata vekirin hetanî Kobanê jî hêz bîgînê Kobanê. Yani rêge heye. Yani mixabin hêzî ya da em bên berpirsin û rayêdarên Herêma Kurdistanê got çend car bi bûney astengên cîgrafî em nikanin çek û taqamanî ya da alîkarî wekû pêwîst bigînin Rojavayê Kurdistanê eva hinekî ji wê zêdetir hinek biryarekî siyasî bû ya da hinek nelhevkirinekî siyasî bû. Ji bo vê wekû min dîsa îşaret kir ez dobare dikim yani biriya Dêrîk û Qamişlo û Serîkaniyê çekî giran heye dikanî ew çekî giran derbas biba û cebhekî Serîkanî heta Kobanê nêzîkî 45 heta 50 kilometr bi şer û eger bi eşkera bêjî bi eşkera gelo li Başûrê Kurdistanê kîş hêzan zêdetir alîkariya Rojavayê Kurdistanê bike em dibînî gelek caran tedît evan mustalihê muzayide gelek di nava berpirsan û lêdwan û daxuyanînan tên hemberiyeka û li ser taybetî pirsa Rojava bi praktîk kîş layên Peter Bandor yani min wekû çawdêrikî siyasî wekû xelkê Rojavayê Kurdistan tişî ku min çavê xwe dît dibe ez bîjim a heta rojê îro Yekîtî Niştimanî Kurdistan wekû hêzekî di derecî yekem da hawkarî Rojavayê Kurdistan dike li astê pêdewîstiyên çek û taqama
نیشتیمانی لاستی لوجستیکی لاستی راگهاندن لآلیندن دبیجنی که مزایده دکه بکوبانه من اوکو مزایده نبینم هگر هزی کی کردستانی آلیکاری هزی کی کردستانی بکی او نمزایده اما ارکی کی نتویه ارکی کی نیشتیمانیه بلا همو هزیدن بکن پارتی دموکراتیک کردستان بکی تفگیر کوران بکی پارتی اسلامی اما دست خوشیل همو آلیا دکن همو آلیجی آلیکاریا روجاوای کردستان کرنه لیوکو وجه اشارات پیدا هنک آلی زیده تر لبرچاون هنک آلی زیده تر لراگهاندنه وان تشناد دن نشاندن اگر هيا هزن دیتری به و حجمی آلی کاری کرنه ام پی خوشن گو اوناجی لراگهاندنه خواب دن نشاندن و دیسا هم دوباره بکن اف یارمتی گیج خلکی باشوری کردستان و پر گرینگ بومه و لایانی سیاسی جبو روجاوای کردستان ام هیچ فرق و جوازی ناخنی دست خوشیل همو دکن اما اگر هزی کی لاست کی پراتیکی زیاده تر کربه پر غلط مروف ناوی موزایتی سیاسی لی بکه ابی مروف ناوی کی گو هفکاری کی یا دا ارکی کی نشتیمانی بو هزی کی گول سر عرضی واقع شرد کی اوانت تنه بیروچونی منه و پیفداری یا پیگی پولاد جان لسر همو راگهاندنا او تشتا نشاندا گو لگل هزی کی ام بین دیجی ترور وقتی که خریکن گوجبونا اف چکو تاقامانی پیگینن روج آوای کردستانی جبوه براستی اما پیوستی ما بمصطلحاتی و هاد ویدا میدا تنه پیوستی ما ام يعني اگر هزی کی در روج آوای کردستان هذا هي تمثيل اجنده کی معين ناكي دبي ام لسروي اساسي نزيك نبن ام لسر اساسي اركي نشتيماني چي اوا بوق اساس بگرن بله که صلاح لیسادا اداره کردنی او روشی گل کردستان ده هیا که بگمان وکو چاودرکان الان اما تهدیده که لسر چارنوسی خلکی کردستان به تایبتی دو پارچه کردستان که هم دو پارچه آزاد کردن به دستی کردوان اداره کردنی روشکه لکردستان الان احزابی سیاسی به تایبتی هر دو پارچه کردستان چون لکه دیتوان تا چند اداره که منطقیه خدمت بو برجاندگی شیء کنه والله کمتر بگمان برجاندی شخصی و برجاندی حزبیگان و همو من بچه‌مانه زیاتر یعنی اما کردستانی باشو بنمونه باز کن چون کردستانی روجاوا لقیرانه یعنی راسته که آزاد کرده بلام همیشه لقیرانه لب جالب کاتی اوانی مقصد است اوان که یعنی لبرجودیان چون لقوناه برگریان بلام لقوناه که یعنی دولت داریا بین حکومتی خمان هبو و حکومتی حریم کردستان همو انا ازانین یعنی کم هیز اپوزیسیونش دروست بون وكاديو يعني برجوندي حزبي شخصي بنمالي لبيشي برجوندي نتوين اجتماعي ولا كردستان تاثر رزقان تبيني هي لسر اداي د صلاه لكردستان كواتب تاچن کاریگری هست یعنی که بر پرسلاوی که روشی کل بکویت آراسته کی و آراسته کی مترسی داره یعنی که بر پرسله یگوان هزی د صلاتی ایرا دو هزا د صلاه داره که بپلی یک بر پسند چون یعنی حکومتداری کردستان د صلاتی جمعگانی سیاست ل فرمان روایی لکردستان به دستی آنه و کاریگری خوشی هبوا یعنی کالبونوی انتمای اجتماعی و نتوی اوان هو کاربون لو چه بولمنا حالتي شنقال كاتك محمود جيلا تا حالته خلق اوندا هستي ناوروش يعني للشاركاني كوا بشن برگری کن یعنی وکو جالان هزی پشتیوانی هوا لشورشگانی ترا حتی جوازی لنیوان کوبانی و شنگال چون لگه دیتوا ما بس بقولك يعني جوازي لشنگال بچند دقیق لوانه كوتبه بله برانبر به هزی کی بچوکی داعشیش بلام ل کوبانی بمشویه تا است برانبر هزی کی زور گوره یعنی به برانبر تا است نکوتو او جوازی که من وتم یعنی کالبونوی انتمای اجتماعی نتویه که لکردستان که بر پرسلاوی وتم ده صلاداری کردستان یعنی هیچیتو پارتی امان بلام خلق دنگی به من داوانی يعني مش تمثيلي زوريني راي هرمي كردستان اگه بله خوش من زانی دنگدانگان چون بود دنگدانگان یعنی تبینی لسر هندکی به تصویرات بو هندکی برجواندی بو هندکی به دنگکلین بو بپاره بو هل او حالتی که خلکی بپاره دنگی خوی فروش لو روشگارایت تو بترسه که خلق انتمای نما چون که آماده دنگی خوی که تعبیر لخودی خوی لبیرو باشینی خوی لبخاتی برجواندی مادی یعنی لبر بابتێکی هەژاری کە ناچار بێ دەنگەکانی خۆی بفرۆشت پێدوانی ئەو مقاومەی لە کوبان دەبکرێ ئینتیمای نەتەویش لە لێ تاکی کورد بەهێزتر کردووە زۆر بەهێزی کردووە ئەو بەرگریەی لە کۆبانەی هەیە بەرگریەکی زۆر قارەمانانەیە یعنی ئەتوانی بڵێ ئەوانە نمونەی کوردی ڕەسانن چونکە لە شۆڕچەکانی پێشوشا ئێمە پێشمەگە دیێرینەکانمان هەیە لە شۆڕچەکانی ئەیلول شۆڕشی گوڵانەوە حتا تەنانەت شۆڕچەکانی شێخ مەحموود ئەو شۆڕشانەی شۆڕشی نوێ مەبەستم ساڵانی پێشترە پێشکەوتنی سەدام پێشمەرگەکانی ئەو سادەمە پێشمەرگانێکی تەواو قارەمان بوون
بەڵام ئێستا ینی سێرەگەی ژیانی خۆش و کاڵبوونەوەی ئینتیما ئەمانەوەی کردووە لێرە زۆر لاواز بوو بەڵام ئەوان بوونەتە سمبولە یعنی دیسانەوە خەڵک لێرەش لە شارەکانی کە ئەو هەموو خۆپیشاندانانێکی ئەکرێت لە قەزە و ناحێگان بۆ پشتانیوەلەکەوات ئەمە ئینتیمای نەتەوەی بەرز کردوەوە بێگومان جیاوازێکی زۆر هەیە لە نێوان کەوتنی شنگال و کۆبانەوە نزیکەی 40 ڕۆژ ینی ئەم 36 ڕۆژە گەمالۆ دراوە و توانێت بەرگریشی زۆر قارەمانانە ئەکات. بەڵێ بەدەکاک حەجی مەدوو هەند نوچێن هەند تیڤیان شوپانتن تایبەتێوی گرنگی بەڕەوشە کوبانێ دەدەن gelek şehîd ketibûn piraniya van şehîda xelkê wan ê xelkê Amedê xelkê Lîcê xelkê Bakurê Kurdistanê bûn gelo dinha da li wir pêtir xelkê Bakurê Kurdistanê wekû tê dîtin hevsûz e hevxeme digel tevgera digel ew rewşa ku Rojavayê Kurdistanê heye bû. Eva yani nişanê hestî netewî ye berzbûnê hestî netewî li Bakurê Kurdistanê dibin tevgera ya da binsiye tevgera rizgariye netewayê Kurdistan li Bakurê Kurdistanê nayê watê hestî netewî li beşî din zayîfê ya da keme ama hukmê yekem tişt li ser astî emên Kobanê yek rastixwe li hudûdî Bakurê Kurdistanê yekem ew ya duwam xelkê Rojavayê Kurdistan bi salan kawadirî Rojavayê Kurdistan li hemû şaxê Kurdistanê Bakur yani hemû şax hemû dar hemû ber bi xwîna xwe avdane bi hezaran şehîd xelkê Rojavayê Kurdistan li Bakurê Kurdistanê şer kir li tev di salên heştî da wekû qonaxekî nû li Kurdistanê Rojava dest pê kir bi keç û xort ji bo serxabûn û yekîtiya Kurdistanê xwîna xwe bexş kirin û hatin nav refin gerîla û HPG û wê demê artêşa rizgariya gelê Kurdistan argeke şer kirin. Xelkî Bakur bi rastî bi wefa derçû xwedî wê şehîd naderket. Yani xelkî Bakur îro wekû em dikarin bêjin dibin ew felsefa gotî da perwerde bûne û tê da hestî netewî berz bû bilind bû xwedî ew şehîdin Rojavayê Kurdistan li Bakurê Kurdistanê derketin ji bo vê jî bi erkê xwezanîn bi sedan û bi hezaran û heta bi sed hezaran xelkî Bakurê Kurdistan li ser sinûrê Kobanê rewş taqîb dikir û her sinûr hemû rakirin û derbasî Kobanê. Kewata tê te behs kirin ku li wir ew bi taybetî pêşmergên civata niştimaniya Kurd ya Sorî jî nîqas serwêştê te kirin ew jî tevlî menzûma dîfaiya Rojavayê Kurdistanê bin gelo bandoriya wê tu ça dibînî? Zor baş yani herkes Ev du idea du fikrên cuda û du sîraetên siyasiyên tû gelektir ça dibe? Herkes dibêjî ez bûnî Başûrî Kurdistanê dubare nekin. Bes xalek ku te gotî hat ki dubare mesela 50-50 ewa min got yani hêzin Kurdistanî herkes got PYD bi tenê ye û heta niha jî dibêjin PYD tenê xwarevebiriya Xweseriya Demokratîk dibe û ehzabê din li dervan heqet jî ne hay yani PYD gelek partiyên cuda li gel PYD yek ew partiyên got di nav Xweseriya Demokratîk cî xwe girtiye. Ji bo yekîtî rêzî gelî Kurd yekîtî em bêjin pîwîstî hebû ev hevdîtin li gel Encîmanê Niştimanî Kurdî Sûrî çê bibin gobrastî jî ewa jî beşdarî va Xweseriya Demokratîk bibin ama bi dîtina min wekû kesayetî vê ez dubare dikim li her cî nîqaşkirina rewşa serbazî û eskerî û YPG bi min wê îçhafekî mezin e bi heqî ew hêzî got bi salan e ne tenê 37 roj û 38 roj eva 3 salin bergirî li hemû xalê demame jindik mayeyekek Salaha Kerim ew pisyare bi li berestan kên لا إسادة يرمتيداني كوباني بمشوية أما أبيته هو يك فعلا توازن بتواتي بقول لو كانتو دي كوباني يرمتي ما بس ده هرمي كردستان والله أو إلى هرمي كردستان بتايبتي بيقولون كزور بيوسيان حتى بكلو بري نجداري بزيشكيا بزور جابرين داريان برسوس إلى سد سنوري باكوري كردستان تركيا نه هجدر بازي باكور بمجارة سر حتى لو جانيان لدى سدا بيقولون أقول أو هذا أوان لو إلى بريجن كان يعني محاصرا جمارو درا ونقول کۆمەک و هاوکاری سەربازیش و سەربازیشیان و پزیشکیشان بۆ نەچێ ناتوان تا سەربەرگریکەن و لە ئێستا ئەمێتە بەرەو سیستانەچینەوە ناوچەیەکی کوێستان و سەختە بەڵام ئەو هاوکاریانە ئەگەر ئەمەندەی ئێستا کە ڕۆشتووە
ئەتوانێت ماوەیەکی کەم هاوکاریان بکات و بەردەوامێ بەڵام ئەگەر ئەم هاوکاریانە بەردەوام نەبێت ئەوان دیسانەوە چووکە من پێم وایە داعش هێزێک هەیە دامیەکات هاوکاریەکات ینی ئەوان ئەشکێن سێرەکە دواتر هێزێکی زۆر دێنەوە هێرشەکەنەوە و ئەوان ینی لاوازیان پێوە دیار نییە بۆیە پێویستە کوردیش چونکە ئەو وەک کاک حەجیش باسیێگەرانی کۆبانەیە ئێستا بۆتە سمبولێک بە شکاندی کۆبانەیە شکاندنی کەسێتی هەموو سیاسەتی کووردە لەوێگە کورد بشکێ ئیتر ینی تەنانەت تورکیاش لەوانێک زۆر احتیمام بکێشێت کەواتە بەم بۆ یارمەتیدانی ئێستا هێزە کوردیەکان لە باشووری کوردستان بواوێ پێتوایە زەختی دروستکە کۆبانێ ئەومەتی سیاسەت نەبێت بەڵێ بێگومان چونکە لە ڕووی معنەویشەوان هەستەکەن کە ئێستا هێزێکەیە هاوکاریانەکە ینی هەستەکەن براگانیان تەنها خۆپیشاندانی سەر شەقامەکان نەبووە بەڵێ هەستەکەن ئێستا بە ینی کۆمەکی ماڵیش نەبوو هەستەکان ئێستا بە هێزی سەربازی و بە پزیشکی و بە تەنانەت بە هێزی بەڵێ سەلار چاودێری سیاسەر و حەجافرینی چاودێری سیاسی لە سوودگێ دیگەلمە بوون گەلێکی سوپاس بووە بەلێ تەماشاوانی نیجا گۆهداری کردی ڕۆمالێکی تایبەت بوو لە سەرداوی بوو یێر و پێشاتێن لە کانتۆنا کۆبانێ و هەبنێن ئالیەن سیاسیان ڕۆژاوای کوردستانی و هەڵویستێ باشووری کوردستانی لە هەمبەر کۆبانێ ئەو ڕەوشە لە ڕۆژاوان ها هەیە هەر شاد